وزیر دارایی داخوازا لیست کتن ج وزارت و دام و دزگهن حکومی هم یا موچی هم جی بو پلا بلند کرنه رادستی وزارت دارایی و آبوری حکومت هرما کردستان بکند دام و موچی دا و بگشتی بریارن دادگاه فدرال و وی بینه و برده لسر نشاندنا موچی و بودجی دمکی موچی تنیرن دمکی نه نیرن او تنیرن بج ده نیرن دما هیک جار صدات چلو ایک یا موچی موچخورین هرما کردستان نه نارتیا هر وها سردانا شاندك هجماري من كو البغداية بقشتي جا دكتور محمد زراري ريفبري قشتي ديوانا تشاف دريا داراي جا استوديو دي برسم دكتور محمد قالك بخيراتي سار جواب جاري وزارة داراي داخازا دو ليستات كات جا وزارة دامو دزگهن حكومي يك يا موچخوران يك جيا بلا بلند كرنه اوه بوچيا و هنكنجي في ليستات خازن طبعا بيجو من أو بابته شيء نوعية دوينة أو نسرة بلاوبو كوازيري داري حكومة هرم كردستان دعوة دكات كوادو ليستي متسبريرن همو فرمانجا كاني حكومي لهرم كردستان ليستيشان با أوي كأساي كبيشتر رويا ليستيشيش بو شوي كوا موظف فرمانبر استحقاق خوي شايستي خوي لكام بلايا ألو بلاي دا بندري ديارة أو بو كاري بيوستا لو كوا دیارە بەتەمای ئەوەن کەەوە ئەوەی بلا بەرزکردنەوەی فەرمانبەران ئینشاءالله لە ماوەی داهاتوودا دەست پێ بکاتەوە ئەوەش بەڕاستی ئیشی خۆی دەوێت ئیش و کار و باڵێن هەندێک ڕێکاری دەوێت کەوا تەواوی بکەن ڕەنگە ئینشاءالله ئومید وایە لە مانگەکانی داهاتوو پلە بەرزکردنەوەکان دەست پێ بکات و ئینشاءالله هەموو فەرمانبەران کە ماوەی زۆرە لێی بێبەش بوونە هەمویان بتوانن لە امتیازات و حق خویان چنده لپلتای پلکانی خویان وری بگرن. باشه. صدا پنجونه یا موچه هری دماهی عراقی هنارتی صدا تلویک یا موچه خورین هرما کردستان هاتنه بباش کرن. هری دماهی لیست هزین امنی و هزین بگشتی هزین نافخو پیشمرگی و یا بو بغداد هنارتی. آیا حتی نو که هیچ ناراضی بونک لسر نشان دایا آنجیده کنگی وی پاره هنرن یه مای؟ خوی اولیستانا کاتی کە داوا کرا لە هەرێمی کوردستان کە لیستی موچەی موچەخۆران بنێرن پێشتریش ئەمە وا بووە هەموو جار ڕێککەتینە لەسەر ئەوەی لیستی سەربازی تەنها با بڵێن بە ژمارە و بە گوژمە بیان دەینێ ئەوەش دیوانی چاودێری دارایی عراقیش ئەوەی قبول بووە هەموو کات کەوا لەبەر ئەوەی کەەوە خصوصێتێکی خۆی هەیە ئەو شوێنە ئەمنیانەکەەوە حساسن ئەمە وەکو ناو ئەمە وا ڕێککەت بووین هەردوو دیوان تەنها ژمارەیان بدەینێ لەگەر گوژمەی پێویستی موچەکە ئەوەی ئێستا بەڕاستی دیسان جارێکی تر بابەتەچی نوێیە لیستی موچێ موچەخۆران هەموو جارێ بە لە ڕۆژێک مەسەرەن لیستی شەهیدان دێ ڕۆژێکی وەزارەتی تەربیە دێ ڕۆژێکی با بڵێن پێداویستی تایبەت دێ بەڕاستی ئەوە خۆی نەدەبواە بۆ شێوەی بە ئەسڵە حکوومەتی هەرێمی کوردستان لە حسەی خۆی هەیە لە موازنە کەوا مانگانە نزیکەی 825 ملیارە کە لە قانونی موازنە لەوەی دیاری کرایە حکوومەتی هەرێم ئەوە حەسەکەیتی لە موازنە یعنی ئەگەر تەنها ئەوەشیان بنارد بە هەرێمی کوردستان بەو داهاتە ناوی خۆی کە هەی بوو کێشەی نەدەبوو بەڵام ئەوەی کە جێگەی داخە بەڕاستی ڕۆژانە دەبینێن هەر ڕۆژێک بیانوێ کە ڕۆژێک بابەتێک دێتە ئاراوە لە بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەوەی نەقسا لیستی بە عەرەبی بنێرن هەنارتی و سەدا پێنجونە یا موچەی هەنارتی هەندێک پەرلەمانتەرات گوت گەلێک ناوێت دووبارە و گومان لەسەر هەی ئایا ڕاستیەک بۆ خاتون ئەو بابەتانە ڕێزم هەیە لەو پەرلەمانتارەکەم بەڵام هەر کەسە و بە ئیشی خۆی بە اختصاصی خۆی دەبێ قسام بکە مەوزوعی دووبارە بوونەوەی ناو ئەوە شتێکی زۆر ئاساییە بە پێی یاساش ئاساییە چۆن فەرمانبەر هەیە ئافرەتە با بڵێن فەرمانبەرە موچەی هەیە لە حکوومەت پیاوەکەی شەهیدە ئەو شەهیدانە دێتە سەر ناوی ئەو ئافرەتە و احتیمالیشە لە کاتێکەوە ئافرەتە کەم ئەندامیش بی مەسەرەن ئەو موچەیشی هەیە ئەوەنە هەموو بە پێی یاسا ڕێکخرا زۆر تەبیعیە ناوەکانیش دووبارە بتەوە یان ناومان هەیە وەسیە لەسەر بەڵێن منداڵەکان ناو هەیە ئەو کەسە ئیحالەی تەقاعود بووە ناوی لە میلاکەت مایە لە ژمێرکاری مایە وە لە تەقاعودیش ناوی هەیە ئەو حاڵەتانە زۆر تەبیعیە لە ڕووی ژمێرکاری و حاڵەتانە ڕوودەدا بەڵام ئایا ئەوە بیانووە لە ئەوەی ئەتوو موچەی یەک هەرێم موچەی چوار پارێزگار موچەی ئەو هەموو خەڵکە ببڕی بە بیانووی ئەوەی کەوا هەڵەیەک هەیە یان ئەوەکەی خۆ دەتوان ئەوان لە داهاتوودا زۆر باورتر وردبینی بکەن لە مۆزوعی ئەو لیستی موچەخۆران ئەگەر هەر خەلەلەکەیە دەتوانن
لە مانگەکانی داهاتوو ئەسڵەن ئەو تعویزەش بکەنەوە لەو خۆیان و بیبڕن. کەنگی وا لیستە هێزین ئەمنی لەشکری بگشتی فڕێکریە. خاتون مۆزوعی لیستی هێزی ئەمنی ئەوانە عیدی وەزارەتی داراییە، ئەوان نەک دیوانی چاودێری داراییە، خۆی ئیشی ئەوانە. بەڵام ئەوەی کەم باسی دەکەم باسی ئەو وردبینیەی مشتەرەکە نێوان ئێمە و نێوان بەغدا. چکۆ بەپێی یاسای بودجات پێویستە 6 مانگ جارێک یان فەسڵی با بڵێن 3 مانگ جارێک ئێمە وردبینی لە داهات و خەرجی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین بەگشتی هەم لە خەرجی و هەمیش لە داهات. ئەلێرە ئەمە ئەوەی کە دەی ناردیتمان و هەردوو زار کردیتمان 6 مانجی یەکەمی 2023 و 6 مانجی دووەمی 2023 هیچ جارێک ئەوە مەطلوب نەبلەوەی کە ناوەکان بنێرین، چونکە ئەوان خۆی ئەسڵەن میزان مڕازعەکانیان لەکردن لەسەر میزان مڕازعەکان دەتوان ئەوان بڕیاری خۆیان بدەن میزان مڕازعەکان مثلن هەموو دەوائیرەکان و هەموو وەزارەتەکان لە لای خۆیان ئەو موجودە و دەزانن کەوا پێویستی بەچەندە لە مۆزوعی بڕیارێن دادگەها فیدرال هین چاوت بینن دەرحەقی دابەشکردنا موچەی موچەخورێن هەرێما کوردستان. خۆی طبعاً ئەو بابەتە هەموو خەڵکی کوردستان نەزانی بابەتێکی سیاسی بوو، بەڵام ئەوەی کە جێگەی داخە لەو مۆزوعە ئێستا قەراری محکەمەی ئیتیحادی ئەو دەستیە خۆی کە بیدایەت قەرارەکە دەرچ و قەرارەکە لەسەر ئەوە بوو کەوا موچەی موچەخۆران پێویستە بدرێ و تەوتینیش بکرێ، ینی بە ئەو کارتی بانکی لۆ دروست بکرێ. بەڵام بەداخەوە وەزیری دارایی یەکسەر ئەو بابەتەی خۆستەوە وتی ئەگەر لە مانجی 3 کارتی دروست نەکرێت لەوە هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەمن موچەکە نادەم موچە نانێرم. خۆی لە قەراری محکەمەی ئیتیحادیش ئەو بابەتە نییە، یعنی باسی ئەوەی نەکردێکەوە وەختەکەی ئەوەندەیە و لە ماوەی مانگە کوچکو بەڕاستی هەمومان دەزانین بە ماوەی مانگەک ناکرێت ئەگەر دەیکەن فەرموبابی کرد خۆ کەس دەستی نەگرتی نەبزانە چێ چ خۆتێک دەتوانانی لە ماوەی 1 مانگیە لە ماوەی 2 هەفتە بتوانی کار بۆ 1200 موچەخۆر ملیۆنە و 200,000 موچەخۆر دروست بکە. لێرە وەزارە جارێکی تر محکەمەی ئیتیحادی ڕوونکردنەوەیدا کە پێویستە موچە بنێردرێ بە کاش تا ئەو کاتەی کەوا کارتیان بۆ دروست دەکرێت. وەزیری دارایی جارێکی تر دیسان ئەوەی ڕەوس کردەوە، جارێکی دیوتە بێژی حکوومەتی ئیتیحادی دیسان ڕوونکردنەوەیدا پێویستە کەوا موچە بە کاش بدرێتە ئەو کاتەی کەوا کارت بۆ موچە خۆران دروست دەکرێت. ئەگە بین سیر بکەین ئەو هەموو دەستیە بەڕاستی ینی نازانم خۆی ئەوە دەبی شتێکی لە پشت بی ئەگەر لە حەزار طبعاً بابەتەکی سیاسیە و بچووکردنەوەی هەرێمی کوردستانە دەیانەوێ بە حسابی خۆیان کەەوە هەرێمی کوردستان بچوک بکەنەوە کە هەرێمیی دەستوری خۆمان دەزانین. وەلە قەرارەکەی محکەمەی ئیتیحادی ئەوەی کە ئەو خاڵە بەبیرم هاتەوە بەڕاستی کە زۆر گرنگە باس لەوە دەکات دەرێ دەبی ئەو موچەخۆرانە هەموویان حەسڕەن لەو لە بانقی حکومی حساب بکەنەوە کەچی بەپێی قانونی ئیداری مالی ژمارە 6 2019 لە مادەی 49 باس لەوەی دەکاتەوە هەموو وحدەتی ئینفاقلۆی هەیە ڕقم حیساب بکاتەوە لە هەر بانقەچی حکومی یان هەر بانقەچی ئەهلی ڕێگە پێدراو لەلایەن بانقی مرکزی. خۆی گەبین تەماشا بکەین قەرارەکە ڕێک پێچەوانەی قانونی ئیدارەی مالیە. خۆی لێرانە بەڕاستی ئەگەر تەماشا بکەین ئايات و خۆی قەرارێک لەسەر ئەساسێک دەدرێت کە ڕێک پێچەوانەی قانونەکە کە خۆی دایڕشتیە خۆی دەنجی لەسەردایە. لێرە بەڕاستی ئەوە بەداخەوە ینی ئەوەی کە دەبینین کە لە عراق دەگوزەرێ بەرامبەر هەرێمی کوردستان بەداخەوە خۆی ئەگەر بێت و تەنها لەسەر ئەو حسەی کەوا هەرێم هەیتی لە قانونی موازنە هەرێم مانگانە نزیکەی 825 ملیار حسەی خۆی هەیە لە تەنها لە بودجە. ئەوان چەندی دەنێرن؟ ئەوان هیچیان نەناردی چیان ناردی یەک گژمیان ناردیە بە ڕسمی دیارە هیچێ بنێرن لە 2023 تەنها وەکو ڕسمی هاتبی لەو هەرێمی کوردستان مەبلەغی 598 ملیار بوو هات و 700 ملیاری شات ئەوش بە شێوەی قەرز. ئەگەر بێن سیر بکەین حەسەی هەرێم زۆر زیاترە لەوە ئەوان بیانەوەی مەوزوعی داهاتی ناوخۆ بابرێندەکانە بابەتێک داهاتی ناوخۆ هەمووان دەزانینکەوە ئەو بڕێکەیە دەیان نرد لە مۆزوعی موچە بەشی نەدەکرد. ئەوان داهاتی ناوخۆ ئەگەر بریان نیان نردیە لە ڕووی ژمێریاریەوە بابەتەی غەڵەتە لۆ لە بەرچێ لەبەرەوەی ئەو داهاتی ناوخۆیە مەقاسی پێکرایە بڕایە لێ بە حسابی خۆیان لە حسەی هەرێمی کوردستانیان بڕیە. مەسەرەن ئەگەر هەرێمی کوردستان
حسەی خۆی با بڵێن بە نمونە 100 میلیاربی وەکو نمونە بابینینەوە ئەوان هەفتایان نردیە 30 میلیارەکە بە حساب ئەوان لە داهاتی ناوخۆی تاویزیکەنەوە واتە لە بری ئەوەی 100 میلیار بنێرن هەفتایان نردی و سیەکە بە حساب لەکنە خۆیتیان و پێی پڕ بکەن ئەوشاندا پرۆژەی هەژماری من بچیل بەغدایە و دێت گەلکێ کۆم بن ئارمانجەوان چییە؟ والله موضوعی هەژماری من دیارە سیغەکەیەوەکەوە لە نێوان هەردوو حکوومەتی هەرێم و حکوومەتی اتحادیکەوە بگەنە ڕێکەوتنکەوە ئایا لەسەر مۆزووی هەژماری من پێم وایە هەژماری من هیچ کێشە و گرفتێکی نییە بە شێوەیەکی زۆر باش ڕۆیە تا ئێستا نزیکەی 250,000 فەرمانبەر لی سوودبەند بوونە کارتەکانیان وەرگرتەوە دەکرێت لە قۆناغی ئێستا ئەمە سوود لەوانە ببینین چکۆ بەڕاستی ئەوە هەمووی کۆد و بایۆمەتریە ینی ناکرێت ئەو با بڵێن ئەگەر پێیان وایە گەر سیقیان پێ نییە نەخێر بابەتەکە بابەتەی زۆر ڕوون و ئاشکرایە هیچ کەسێک لە هیچ فەرمانبەرێک نەبووە بچی لە دووجێ هەژماری من پڕ بکاتەوە لێک شوێن دەتوانی هەژماری من پڕ بکاتەوە کارتەکە وەربگری ئەو مۆزۆعی تازە باسی بابەتی سەربازی و ئەوانەشت کرد بەڕاستی بابەتی سەربازی لە ئەوەش بوویتە بابەتێک ئێستایانی دیسان بیانووی مۆزۆعی سەربازی هاتە گۆڕێ پێویستە نازانم بە ناو و بە ژمارە و نازانم من باشە ئەگەر وایە ینی ئەوەندە زەڕورە مۆزۆعی تەفاسیلی ناوی هێزی سەربازی باشە خۆی لە قانونی موازنە لە ڕێک لە لاپەڕی 64 جەدوەلی جیم هەیئەی حەشدی شعبی کە ژمارەیان 238,075 کەسە هەر هەمووی لە تایبەتەکانیانەوە بگرا حتا ئاخر نەفەری یەک دانەش نەنووسرایە نەک ناو نیە تەنانەت هەمووی بە سفر نووسرایە هەمووی سفرە یعنی هیچ معلوماتێک نەدرایە لەبەرچی نەدرایە بە حساب ئەوە هێزەکی ئەمنیە و پێویستە بپارێزرێن باشە لۆ خۆی پێویستە بپارێزرێت لۆ هەرێمی کوردستان پێویستە ناوی خۆی و بابی و باپیری و بابی باپیری و خێزانی و منداڵی و نازانم هەزار شت بنێردرێ لۆ ئەوە چێ موچەکەی دەدەن ئەنی ئەوە بەڕاستی دوو ینی بانێک و دوو هەوایە وەکو باز دەکەم بەڕاستی زۆر لێک جیاوازە ئەوانە ناکرێ ببنە بیانووی ئەوە کەوا بەو ڕەمەزانە و لەو کاتە موچەی نزیکەی با بڵێن 6 ملیۆن کەس لە هەرێمی کوردستان بەبڕدرێ قوتیان ببڕدرێ ئەوە چیە لە پێناو ئەوەی کەوا بابەتێکی سیاسی لە پشت ئەو بابەتەیە بەداخەوە ینی ئێستا لە کاتی ئەوە نییە کاتی ئەوەیە بەڕاستی بیر لەوە بکرێتەوە موچیان بدرێەوە موچەی مانجی سێش جارێکی تروا تەوزیع دەکرێتن لە بەغدا سێ مانجی ساڵی ڕابردوو تەوزیع نەکرایی هەرێمی کوردستان بەڕاستی ینی خەڵکیش ینی حەقی خۆیتی کە داوای موچەش دەکە حەقی خۆیتی بەڵام ئەوە خەلەلەکە لە چێە دارایی حکوومەتە هەرێمە کوردستانê net ev rûya Iraqê digihît ne sibehiya wan diyareka dê çi biryarê den û dê çiken bi Kurtî والله خۆی بەڕاستی زەڕورە حەسم بکرێ لەو ماوەیە لەو ماوەی لەو هەفتەیە لە هەفتەی داهاتوو من تەسەوڕ دەکەم بەڕاستی ینی هیوام وایە و ئاسۆیەکی ڕوون دەبینم لە بابەتە ئینشاءڵڵا چونکە ناکرێ بەو شێوەی ئێستا ببینێتەوە چکۆ ئێستا ئەوەی کە موچەی کە لەبەر هۆیەک ئەو هۆیەکەوە پێ ڕاوەستایە لە هەرێمی کوردستان مۆزوعەکە مۆزوعی سەربازیە ڕەنگە ئەمن وەکو خۆم ینی خۆم پێم قوبوڵ نییە موچەوەەر بگرم و برایەکەشم کە پێشمەرگەیە موچەوەەر نەگری بەڕاستی ئەو بابەتەکی زۆر حساسەوەی ئەوەی معلوماتی منی شەمە لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانیش ئەو بابەتە خرايتە بەرباس خرايتە با بڵێن وەکو بەشێ دینەهێت موچە نایەتەدا بەشکردنی واللهی ئومێد وایە لەو هەفتەیە بگە ئینشاءالله باش تمام گەلک سپاس دکتۆر محەممەد زراری ڕێبەری گشتی لە دیوانە چاودێریە دارایی گەلک سپاس بخێر هاتی دکتۆر